ماوەی 4 مانگی تەواو بەسەر دەستپێکردنی جەنگ لە ئۆکرانیا تێدەپەڕێ. لەو ماوەدا هەزاران سەربازی ئۆکرانی کوژراون کە ژمارەیەکی زۆریان ئەو گەنجانان کە وڵات خەونی لەسەر هەڵچنیون. سەرەڕای ئەوەی سەرەتای جەنگ ئۆکرانیەکان جەربەزانە دژی سوپای رووسیا بوونەوە و خراپ داگیرکەرانیان لە بەرەکانی کێڤ و زۆرێک لە شارەکانی ڕۆژهەڵات تێکشکاند، بەڵام رووسیا بە استراتیژیەتی نوێ جەنگ بەڕێوە دەبات و ئێستا نزیکە لە داگیرکردنی شادەمارەکانی ئابووری ئەو وڵاتە کە ناوچەی دۆنباسە و سوپای ئۆکرانیاش لە دوایین هەنگاودا بڕیاری کشانەوەی لە شاری سێڤرێسێن دۆنتسکدا. ڕۆژنامەی زاگاردیانی بەریتانی وتارێکی بڵاو کردوتەوە تیایدا باسی لەوە کردووە زۆرێک لە خەڵکی ئۆکرانیا ترسیان هەیە کە داهاتووی ئەو وڵاتە کاریگەری لەسەر بێ بەهۆی لە دەستانی ئەو گەنجە چالاکانەی کە لە شەڕی رووسیادا دەکوژرێن، بەوەش سەروەتێکی گەورەی نەتەوەی ئۆکرانیا لە ناو دەچێت. ڕۆژنامەکە بڵاوی کردەوە هەزاران گەنجی ئۆکرانیا خۆبەخشانە بەشداریان لە سوپادا کردووە و زۆرێکیان بەبێ هیچ مەشق و ڕاهێنانێکی سەربازی لە دژی سوپای ڕاهێنراوی رووسیا شەڕ دەکەن کە بەڕێژەیدا بەرامبەر بە یەک لە ڕکابەرەکەی زیاترە. یەکێک لەو گەنجانە ڕۆمان ڕاتوشنیە کە چالاکی سیاسیە و بەم دوایانە لە نزیک خارکێف کوژراوە و لە نێو گەنجاندا ڕێزی لێدەگیرا. ئەو لە یەکەم شەوی شۆڕشی پرتەقاڵیەوە لە ساڵی 2013دا ناوبانگی دەرکرد. دوای سەرکەوتنی شۆڕشەکە ڕاتۆشنی وەک ڕۆژنامەنووسێکی لێکۆڵەر کاری دەکرد. ژمارەیەک دۆسیەی گەندەڵی ئاشکرا کرد و دیارترین ڕوخساریش بوو لە کەمپینێکدا کە کۆنتترۆلی بازرگانان لەسەر ناوچەیەکی سەوزی ناوەندی پایتەخت ڕەت دەکاتەوە. دوای مردنیشی زۆرێک بەشداریان کرد لە پرسەکەیدا. پێدەچێت ڕۆژانە لە نێوان 100 بۆ 200 هاوڵاتی ئۆکرانیا بکوژرێن و وەزیری بەرگری ئۆکرانیاش ئۆلێکسی ڕێزینکۆف ڕایگەیاند کوژرانی گەنجانی ئۆکرانیا دەرەنجامێکی حتمی لە شکرکێشی رووسایە. هەروەها نەبوونی چەکی قورسی وڵاتەکەی بە هۆکاری سەرەکیە و ژمارە زۆرەی قوربانیانی ڕۆژانە لە قەڵەمدا. ڕۆژنامەی گاردیان لە زاری ڤالیا پۆلیسچووکی فۆتۆگرافەر بڵاوی کردەوە ئێستا ڕۆژەکانی پڕن لە گواستنەوە لە تەرمێکەوە بۆ سەر تەرمێکی دیکە. هاوکات چالاکوان ئیڤانە سانینا دەڵێ ڕۆژانە ئازیزترین و زیرەکترین گەنجەکانی ئۆکرانیا دەکوژرێن و ئەم جەنگە زۆر گەورە و مەترسیدارە. سانینا ئاماژەی بەوەش کردووە جیاوازیەکە زۆر گەورەیە لە نێوان ڕۆڵەکانی ئۆکرانیا کە بۆ سەربەرزی دەمرن بەراورد بە لایەنی رووسیا کە لە پێناو پارەدا شەڕ دەکەن. هاوکات گاردیان ئاشکرای کردووە کە ئۆکراینیەکان ترسیان لە ڕوودانی کارەسەتی دیمۆگرافی لەو وڵاتە هەیە چونکە شەڕ بووەتە هۆی ئەوەی ملیۆنان دانیشتوو ئەو وڵاتە جێبێڵن لە کاتێکدا هەزاران کەس لە بەرەکانی شەڕدا دەمرن. ئاماژەی بەوەش کردووە ڤلۆدۆمەر زلەنسکی هەستی بەم قەیرانە مەترسیدارە کردووە و قسەی لەگەڵ خوێندکارانی ئۆکرانیا لە بەریتانیا کردووە بگەڕێنەوە بۆ وڵاتەکەیان بۆ بەشداریکردن لە دروستکردن و ئاوەدانکردنەوەی خاکەکەیان.